پەرتۆخانە ناوەندیە زانکۆ دهۆکە. لەوێ پەرتۆخانەی نزیکی 150,000 پەرتۆکە ژە هەموو جۆر و بابەتە هەینە و ji bo kum asanî bigihne berdestên xwendkar û qutabî û xwînera rêveberiya vê pertûkxane û workshopeke darxistîne bo elektronikkirina vê pertûkxanê û pişikdarên vê workshopê wesa behsê giringiya wê dikin. Rastî wekî workshopê da diyar me têrûteseliya ser mewzuya axivtî ji bo çiya workshopê muhîm e. Eger behsê du sê noxta gaptinê bikeyên yanî ew ku qutabî asantirîn şêwe gehte perdûka wama sadirêt wî divên bo cihînana wî ka behte ka çi tiştî heyvê biketin yani ew maclumatê berdest ew maclumatên me heyl berdest li mektebê bû jî berdest kem asantirîn şêwe heke hatu em bên tariqa teqlîdiya berîn û kevkên vê hat ba mekteba merkezî û kitêba geriya ba û cuhdekê mezin û çêbir gelek tekalîf jî îstemal kibane heta hat bane halê hazir ew nema dêşê pirêka akawntê xwe daxilî akawntê mektebê bitin. بەرنمەیەکی باش دەبێتن و سوود بە توێژەر دەگەینێ سوود بە خوێنەر دەگەینێ یعنی ئەرکە قورسەکەی ئابوووریەکەی ئەو توێژەریان ئەو خوێندکاریان ئەو قوتابیە باش لە ئەسۆی دەبێتەوە لە لینکەکەی خۆی دەگەڕێتن بەبێ ماندووبوون دەتوانانی داوای کتێبەکەی بکە بەرنمەیەکی باشە بەستۆزە گۆڕانکاری دەوێتن بۆەوەی لەگەر کتێبخانەی خوێندنی بالا وەزارەتی خوێندنی بالا بگونجێ و دەشکرێت بە ڕۆژێ گشتگیر بیتن بۆ تەواوی کتێبخانەکان بۆ خۆتان دەزان ئەمە سێ جۆر کتێبخانەمان هەیە کتێبخانەی زانکۆ ئەکادمین کتێبخانەی گشتەکان کە ئەرچیان قورسە کتێبخانەی وەسە سەر بە وەزارەتی ڕۆشنبیرین و کتێبخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردە یە قوتابیان تەمەنەوەن کۆمەڵەکانیان جودایە جیا لە کتێبخانەکانی تایبەت بۆیە دەستخۆشیان لێ دەکەین و ئینشاءڵڵا سەرکەوتوش دەبن و Rêvebera pertûxana navendiya Zankoa dihok jî wesa behsê giringiya vê workshopê û elektronikkirina pertûxanê diket. فهذا دانا دا ام دينا نياسين او دا بجنوانا بوشي سيستم الكتروني بمكتبايا مهمه خصوصا انه نكا جيل مع جيل نكاي طلبه حمي جيل تكنولوجيا بجا او دا ام جيل كيجي سر بخين لازم اوي جيل مثقف كاين ودا ام ويبدينا ريكا كتابه ويبدينا ريكا ثقافته لازم ام قال عقلي بربابتشين وبما انه عقلي خير سوشيال ميديا يا خير تليفون وايباد وانا فاف سيستم الكتروني بحالته دهاري ويكاتن انه او المال خبتن حسكت كتاب كي بخينت اوتوماتيكيا لسر تلفون زونة اف كتابه الكيفيا وتشوايا وتشوانينا ودما فاي جبينتن Di workshopê de rêveberiyên pertûkxanên lawekî û çendîn zankoyên herêmê jî pişikdarin û daxwaz dikin hemû pertûkxanên zanko û rêveberiyên rewşenbîdiyên herêmê birêka vî sîstemî pêk vebêne girêdan.